ئیدریس سڵاو خۆشەویستانم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە گەرموگەشتین سڵاوی خۆم و سەرجەم هاوڕێ هاوکارانم لە بەشە جیاجەکانی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان بێت. بەڕێزان هەروە کاگادارین لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا چەندین کەس لە کاسبکارانی سەرسنوور واتە کۆڵبەران بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کوژران. هۆکاری سەرهەڵدانی دیاردەی کۆڵبەری لە کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ کاریگەریەکانی دیاردەی کۆڵبەری لە سەر ئاستی ڕۆشنبیری کوردستان و ئەو ناوچانەی کە دیاردەی کۆڵبەری تێدایە چی دەتوانێت ببێت؟ ئەو گرفتە یاساییانە چین کە لەبەر کاروباری کۆڵبەراندا بوونی هەیە؟ تا چەندە مافەکانی مرۆڤ لە خاڵە سنووریەکان پێشێل دەکرێت؟ بۆ وەڵامدانەوەی بەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکەی لە نێو بەرنامەکەدا میوانداری بەڕێز کاک ئیبراهیمی محەممەدی ناسراو بە ئیبراهیمی مینەشەممان کردو و ئێوە خۆشەویستانیش دەتوانن ڕاستەوخۆ لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن پەیوەندی بە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتەوە بگرن. ژمارە تەلەفۆنەکانی 0964 751 180 18 و هەروەها 0964 750 385 0416 دەتوانن لە ڕێگای ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوە بگرن و ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێن و ئەوش لە ڕێگای ژمارە مۆبایلی 0964 750 385 0416 پەیامان بۆ بنێرن و هەر چەشنەڕاو بۆ چوونیا پرسیارێکتان هەیە لە میوانی بەرنامەکە لەگەڵ ئەم بەرنامەیە بێنە گۆڕێ. کاک ئیبراهیم سڵاو ئەو کاتتان باش و بەخێر بێت بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. کاکەجیان زۆر سپاس دەکەم، منیش زۆر سپاس لە ئێوە دەکەم بۆ هەلا و لە هەموو بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتەوەش. باڵێ سپاس دەکەین کاک ئیبراهیم. کاک ئیبراهیم هەروە کە بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش ئاگادارین لە خاڵە سنووریەکانی کوردستان بە حکمیەوەی کە هەزاران کیلومتر لە سنوورەکانی کوردستان لە سنووری هاوبەشی نێوان ئێران و هەرێمی کوردستان و وڵاتی عێراقەوە بەو بۆنەشەوە دیاردەی کۆڵبەری و لەبەر چاوگرتنی چاوی ئەمنیەتی کۆماری ئیسلامی و سەرمایە گوزاری نەکردنی لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ئەو دیاردەی کۆڵبەریە هاتوتە ئاراوە. بەڕای بەڕێستان هۆکارە سەرەکیەکانی سەرهەڵدانی دیاردەی کۆڵبەری لە کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی بۆچی دەگەڕێتەوە؟ کاکە موختار هەروکو خۆشت کرد، دیاردەی کۆڵبەری لە کوردستان دیاردەیەکی فەوقەلعادە ناخۆشە، یعنی بۆ بەشەر نەهاتووە لەم دنیای ئێستادا بە کۆڵ خۆی بژێنیت، بەڵام دەگەڕێتەوە بۆ فەقر بە تەوری واقع، دەگەڕێتەوە بۆ هەژاری ئەم خەڵکە کە لە کوردستان دەژی تایبەتەن لەسەر سنوورەکانی کوردستان. و دیاردەی کۆڵبەری هەروکو کتم ناخۆشەکەی ئەوەیە کە ئینسان خۆ تااقەتێکی هەیە بۆ دروست نەکراوە کۆڵ بکێشیت. لە دنیای پێشکەوتو ئەوڕۆ خەڵک بەدەستیش کار ناکەن، نەخوازە بە تکنیکی پێشکەوتوی ئەوڕۆ بە دام و دەستگا و بە ئەنواحیم دەستی ئەلکترۆنیکی کار دەکات، بەڵام لە کوردستانی ئێمە زۆر بەداخەوە لەبەر هەژاری، لەبەر نەبوونی کار، لەبەر نەبوونی ئیمکانات و بێدەرەتانی ژیان بە تەوری واقع دەستیان داوەتە کۆڵبەری. و کۆڵبەریە کە هەروکو جەنابی شتر لە قسەکاندا ڕۆژ نییە کە خەڵکیان لێ نەکوژرێ، ڕۆژ نییە کە خەڵکیان لێ بێلاق و بێدەست و حتا بێچاو نەکرێ و لە تەقینەوەی مین و تەقەی هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمی جەمهوری ئیسلامی و زۆر شتی ناخۆشتر لەوە. بۆیە خەڵک مەجبورن وەختێک کار نییە، وەختێک ژیانیان نییە، هیچ چارەیەکیان نییە، لە ڕووی ناساریەوە مەجبورن کۆڵبەری دەکەن. و کۆڵبەریش
لەم مەرزی کوردستانە بینی عێراق و ئێران کە هەمومان دەزانین و ئەو خەڵکانێک کە کۆڵ دەکێشن دەبێت بە شاخ دابڕۆن دەبێت بەسەر مین دابڕۆن دەبێت لە ترسیەوە کە نایانکوژن تەقەیان لێ نەکەن بە کێ و شی و دۆڵە سەختەکان دابڕۆن حتا ئەگەر تەقەشیان لێ نەکرێت زۆرێک لە کەسانێک بۆ کۆڵەکانەوە دەکەون هەڵدەدێرن لاقیان دەشتێت دەستیان دەشکێ سوزانم بارەکانیان تێدا دەچی وەڵاخەکانیان تێدا دەچی و زۆرێک لەم دیاردە ناخۆشانێک کە لە توولی چەند ساڵی ڕابردوودا دەتوانم بڵم لە توولی ژیانی بوونی جەمهوری ئیسلامی ڕووی دەدا و ڕوویداوە ئێستا. بەڵێ کاکبێ هۆکارەکانی چونە سەرەوەی ڕێژەی بێکاری لە ئێران بەتێبێت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەخۆی خوڵقێنەری ئەو هەژاریەیە کە خۆتان ئاماژتان پێکرد. تا چەندە کۆماری ئیسلامی بەهۆی نەبوونی ئەو پلانانەی کە لەباری ئابووری و لەباری سیستمی اقتصادی و بوویەتی تا چەندە تاوانبارە؟ وڵای کاکە موختار ڕاستەکەی لە هەموو بارەکانیەوە هەر تاوانبارە. ئین جەمهوری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە بە جێگای ئاوەدانکردنەوەی ئێران بە جێگای ڕەخساندنی هەلیکار بە جێگای هێنانە مەیدانی تکنیکی نوێ و دامەزراندنی کارخانەجات و کار بە جێگای پەرەپێدان بە مەدرسە و دانیشگا و خوێندن و دامەزراندنی جوانانی ئێران و کوردستانیش ئەو هێنای شەڕی ساز کرد لەگەڵ کورد لە پێش هەموو شتێکداکەوە دەگەڕێتەوە بە سەر کوردستان و بۆ سەر کورد و سێ مانگ نەبوو جەمهوری ئیسلامی هات بۆ سەرکار کە بڕیاری شەڕ و هێرش بۆ سەر کوردستان و قەتڵ و حامی خەڵکی کورد و سەرکوتکردنی خەڵکی کوردیدا. ئەمە دیاری جەمهوری ئیسلامی بوو بۆ کوردستان و بۆ ئێرانیش دەتوانم بڵێم هەرۆتر زۆری پێ نەچوو کە شەڕی ئێران و عێراقی ساز کرد بە ملیۆن سەرمایە ئێرانی خستە خزمەت هێزە نیزامیەکان و شەڕ و دوازاری شەرۆک و دەبینین بە فێڕۆدانی سەر و سامانی ئێران لە پێی بەرژەوەندەکان و مرفعاتی مانەوەی خۆی جەمهوری ئیسلامی بە تەوری واقع. ئەوش کە دەگەڕێتەوە بەسەر کوردستان دووشت دەتوانین شارێ پێ بکەین. یەکیان جارێ هەر وەکو نەتەوەی بندەستە خەڵکی کورد لە ئێراندا و لەباری سیاسیەوە ئاگاهانە تا ئێستاش بە سەدان خەڵک لە کوردستانی ئێراندا بێسەوادن هێندە لە مێژ نییە مەدرسە و ڕێگاوبانی بۆ کوردستان کێشاوە مەدرسەی هێندە لە مێژ نییە بۆ کوردستان داناوە هەر بۆیە خەڵکێکی بێسەواد ێزگار زۆری تداماوەتەوە جگەلەوە تازایی لە هێندە لە مێژ نییە کە بڕقی هێناوە بۆ دێ و شارەکانی کوردستانی ئازادەوبانی ئێستاش بە تەواوی بۆ خۆش نەکردووە زۆرێک لە خەڵک کە تەسادوفی ماشێنیش دەکات نەبوونی زادەوبانێکی زۆر باشە وەجگە لە هەمووانە جا ئەمجا سەرمایە گوزاریشی نەکردو لە کوردستان. لە کوردستان وەک چاورێ دەکەین نە کارخانەجاتێکی ئاوا گەورە نە ئیمکاناتێکی کار نەهەلی کار دامەزراندنی خەڵک نەجوابدانەوە بە خەڵک بە جێگای ئەوە ئەگە دەبینی ئێستا لە هەموو شار و دەیەکانی کوردستان تایبەتەن لە شاخەکانی کوردستان هێرساش پایگای نیزامی هەیە وە سەرکوتی خەڵک دەکات ڕۆژانە. لەکە برم دێمە وڵات پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ ئەو کاتتان باش. بەڵێ لە دژەی وتەکانی بەڕێزدا بەپێی ئامارێکە خودی کۆماری ئیسلامی دەوێت دەرەوە ڕێژەی بێسەوادی لە کوردستانی ڕۆژهەڵاتدا پارێزگای یا ئۆستانی ئیلام یەکەمە و ئۆستانی سنەش دووهەمە. هەروەکە ئاماژە پێکرد بینەرانی خۆشەویستی لە ڕێگای ئەو ژمارە موبایل و کار لەسەر شاشەی ڕۆژهەڵاتی دەبینن ئەوانش دەتوانن لە ڕێگای وایبر واتساپ و لاین پەیام بۆ ئەم بەرنامەیە بنێرن و دوو کەس لە بینەران بەڵێ سێ کەس لە بینەران پەیامیان نردووە کە من دەیان خوێنمەوە. کاک سەفەر لە سەلاسی باوەجانی دەڵێت سڵاو دەستان خۆش بێت بۆ بەرنامەکەتان کوشتنی کاسبکارانی مەرزی ساڵهای ساڵە کە جمهوری ئیسلامی ئیدامەی پێئەدات ئەویش ئەگەر بە شوێن دەلایل کۆڵبەری بگەڕین ئەوێت ئیشارە بە بێکاری و فەقیری بکەین لە کوردستاندا. سەفەر سەلاسی لە ناوچەی سەلاسی باوەجانی. ئارمان زەردۆیی دەڵێت کوشتنی کۆڵبەرانی مەرزی ئەوێت وەک جنایەت عەلەیهی بەشەریەت ناوی لێ بووین چون کوشتنی هەر ئینسانێک کوشتنی فەردێکە لە جامعەی بەشەریدا خەڵک کرماشان و باقی کوردستانات لە وەختی وەها جنایەتێکدا ئەوێت ئاعترازی خۆیان بکەن
ئیمڕۆ یەکێک لە ناوچەکان جوانڕۆ ئەکوژرێت سۆزی ڕۆژ نۆبەتی مەریوان بانە پیرانشار و پاوەس. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. ئەم کاتتان باش. باشە بەڕێزم فەرموو. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ. بەڵێ ئەگەر هەڵەندەکەم بەڵێ بداخەوە پەیوەندێکی قات بوو. بینەرێکی دیکەمە بە ناوی دزڵی 52 دەڵێت سڵاو بۆ بەرنامەکەتان. ئاوایی دزڵی وەک یەکێک لەو ئاوایانەیە کە لە سنووری باشووری کوردستان هەڵکەوتووە و بەهۆی بوونی بێکاری و هەژاری ئێمەش ناچارین کە بڕۆین بۆ کۆڵبەریکردن. زەحمەتەکەی ئێمە دەیکێشین و قازانجەکەی دەوڵەمەندەکان ئەیوەن. دەزڵی 52 لە ناوچەی مەریوان. سپاس بۆ پەیامەکەت. کاک ئیبراهیم، بە درێژایی ئەو 36 ساڵی حاکمیەتی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی نائادڵانە سەروەت و سامانی نەتەوەیی ئەدابەش کردووە، چ لە ئاستی ئێراندا و چ لە ئاستی ناوچەکەشدا کاروە. لە زۆرێک لە بەرنامەکاندا ئاماژەمان پێکردووە ئەو بوجە و داهاتی خەڵکی ئێران سەرفی ڕێکخرا و گروپە ترۆریستیەکان و ئەو ئامانجانەی کە وەکو سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی یا هەناردەکردنی ئینقلاب وەکو استراتژی خۆی دایناوە خەرج دەکرێت. ئەو نائادڵانە دابەشکردنەی سەروەت و سامانی نەتەوەی خەڵکی ئێران تا چەندە کاریگەر بووە لەسەر دۆخی کۆمەلگا. پەیوەندیمان لەگەڵا؟ بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سلام، ئەو کاتتان باش، فەرموو. سلام کاتێک باش. سەلامەتی. باش، سپاس. بەڵێ فەرموو. بداخەوە من دەنگی ئەم بینەرە خۆشەویستە باشی هاوڕانی بەشیفەنی من دەنگی ئەو بینەرە خۆشەویستە باشی نابیستم. بەڵێ بداخەوە. بەڵێ کاک ئیبراهیم. بەڵێ وەڵا مەحلومە ئەم ناحادڵانە دابەشکردنەی سەرۆت و سامانەی کە لە ئێراندا وڵاتێکی دۆڵەمەند و سەرۆت و سامانێکی ێزگار زۆری هەیە و بەڵام خەڵکەکانی ئێستا کۆڵبەری دەکەن بەو ئێکێک لە دیاردەکانێتی کاکە موختار. هەروەکو ئەرزم کردی کە لە هیچ جێیەک ئێستا خەڵک بە کۆڵ خۆی ناژێنی، بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمە کە خەڵک کۆڵبەری دەکاوە تێشیدا دەکوژرێن هەر دەگەڕێتەوە بەسەر ئەم ناحادڵانە. ئەم ناحادڵانە ئەوەیە کە جەمهوری ئیسلامی بەشێکی زۆر لە سەرۆت و سامانەکەی خۆی لە پێناو هەدەفەکانی خۆیدا بە تەوری واقع دابەش دەکاوە یا نیروهای نیزامی، سپای پاسداران، گەشتی ساڕوڵا، نازانم بەسیج و ئەم دار و دەستەیە کە بەرژەوەندی جەمهوری ئیسلامی دەپارێزن و خودی جەمهوری ئیسلامی دەپارێزن و ئەم خەڵکانەی کە بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری جەمهوری ئیسلامی دەبنیا بە قەولی خۆیان بنیادی شەید نەبن و یا جانبازی شەڕەکانی خۆی نەبن، خۆ زۆر خەڵک دانیشگاش تەواو دەکا، دەرس دەخوێنی ساڵها، زەحمەت دەکێشی، بەڵام وەختێک دەرسەکەشی تەواو و داینامەزرێنیت. یەکێک لە دیاردەکانی ئەوەیە. یەکێک لە دیاردەکانی دیکە ئەوەیە کە ئەگە چاو لە کوردستانکەی لە هەموو جێ گاوەدانی هەیە، کار هەیە، بیمەی بێکاری هەیە، نەخۆشخانە و بیمارستان و دەوا و دەرمان و دکتۆر هەیە، بەڵام لە کوردستانی ئێمە بە تەوری واقع هیچێک لەوانە بوونیان نییە. ئەگە بشبێ زۆر زایف. بەڵێ دێمەوە خزمەتت پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. سلام بەڕێز.
چند سال 20 سالی حزبا کمالا حزب انقراض رابطه اگر روشناقت و مردم اگر فی تگکر بخشای 20 سال دیگه بماند چی نرکن انکودارنا تنه کشکین اصلا وقتی که اینجا حزب انقراض کمالا بی و ئەگەر دەکرێت لە ڕێگای تەلەفۆنەکەەوە دەنگی من بیسەفەر بوو لە ناوچەکەی ئێوە لە ناوچە سنووریەکانی ئەو منتەقەی کە ئێوە تێیدا ئەژین هێزەکانی کۆماری ئیسلامی چۆن لەگەڵ کاسبکاران مامەڵە دەکەن؟ بەڵێ والله ما ظنوا بين ولا يفكك شون اگر هیچ برای زمان اهمیت نداره زمانی که دموکراسی کمونالی از نام میشه و کردن جابی داده لندن در پشتین اما بەڵێ بەداخەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە بینەری خۆشەویست بەداخەوە من دەنگەکەی ئێوەم تا کۆتایی نەبیست بەڵێ کاک برایم هەروە کاماژەم پێکرد بینەرانی خۆشەویستیش لەو ڕێگەیانەوە کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیڤی دەیبینین دەتوانن پێیان بۆ ئێمە بنێرن دوو کەس لە بینەرانی دیکەی بەرنامەکەمان بە ناوی حسەین لە ناوچەی خەومیراوی مەریوان دەڵێت بەداخەوە خەڵکی مەریوان سەرڕای هەبوونی کەش و پتانسیێڵێکی گەردشگەری لە سەرحی تەواوی ئێراندا ئەو بایەخەی پێنەدراوە کە ببێت بە قوتبێکی گەردشگەری و ئیشتغالزایی تێدا بکرێت و خەڵکی لەم شەقاوەت و بەدبەختیە تا ڕێژەیەک ڕزگاریان بێت قەوڵەکانی ڕوحانیش بۆ بوون بە منتەقەی ئازادی تیجاری بووە بڵقی سەر ئاو کاک حسەین لە ناوچەی خەومیراوای مەریوان سپاس بۆ پەیامەکەی سیروان مەریوان نووسێسی مەریوان هەر لە دێر زەمانەوە بووەتە جێگای کوشت و کوشتاری کاسبکاران من لە بیرمە لە سەردەمێکدا کە کەسێک بەناو گۆجا فەرماندەی هێزی ئینتزامی مەریوان بوو ڕۆژ نەبوو کەس یا کەسانێک بەدەستی هێزی ئینتزامی و سوپا نەکوژێت و کەسیش وەڵام دەرەوە نییە خەڵکی مەریوان خۆیان شاهدی ئەو جنایەتەی هێزی ئینتزامی کاک برایم شێوازی هەڵس و کەوتکردنی هێزەکانی ڕەژیم لەگەڵ کاسبکارانی ناوچە سنووریەکان چۆنە؟ شێوازەکان کاکە مختار زۆر جار نیشان دەدرێت لە خەبەرەتەکاندا لە تەلەڤیزیۆندا بە تەوری واقع ئەگەر چاو لە مەرزەکانی کوردستان بکەی لەگەڵ باشووری کوردستان لە تەواوی ئەو مەرزە هەر چەند قەدەمێک یا بڵێن چەند کیلۆمتر شتێکی ئاوە بڕۆی پاگایەکی مەرزی داناوە وە لە بەسەر هەموو کوێرە ڕێیەک و هەموو ڕێگایەکدا کە خەڵک پێیدا بڕوا بۆ کار و کاسبی ئەمە پاگایەکی داناوە هێزی نیزامی لە داناوە بۆ هەر بۆ کە هەر کاتێک خەڵکێک دەڕوا لەم ڕێگایەوە هیچ قسەی تێدانە تەقەی لێ دەکەن مەگەرەوە کە بڕۆن لەژێر چەتری خۆیانەوە یا بە پوڵە بۆشیان بەتم مەرکەزی دەراماتێک بە تەوری واقع بە پوڵ بەڕێکردنە یا بە شێوەیەک لە شێوەکان نەجاتیان بێەوە گەنا دەبێت بە قاچاق بڕۆن بە قاچاقی دڕۆن تەقایان لێ دەکەن هەڵس و کەوتەکەیان تا ئێستا لە توولی ئەم ساڵەدا وا بزانم بەپێی ئامارێک 198 کەس فقط کۆڵبەر کوژراوە لەو منتیقەیە وقت حەنەوەندەش زیاتر بریندار بووە و بێ دەست و لاقیش بووە بەزگەلەوە بارەکانیان مسادرە دەکەن یعنێتەوە جریمەیشیان دەکەن چاولێکە کەسێک تەواوی سەروەتەکەی ئێسترێکە یا بکۆڵ دەڕوا مەسەلەن بۆی کە ئەمڕۆ بگەڕێتەوە نانێک ینی شتێکی پەیدا کرد بۆ منداڵەکانی بەڵام دەبینی خەبەری کوژرانی کوڕەکەی یا کەسەکەی بۆ دێتەوە یا داگیرکردنی و مسادرەکردنی بار و ئێسرەکانی بۆ دێتەوە جا شێوەی ئێسر کوشتنەکانیشان چەند جار بیندراوە لە تەلەڤیزیۆن لە خەبەرەکاندا بەو پەڕی جینایەتکاریەوە حتا وڵاغەکان چۆن دەکوژن جاری وایە من دیتومە
لە خبرەکاندا 15-20 ئێستر دەبەستنەوە لە جێگزاری هیچ دوسێ شەو ڕۆژۆکەوەی کەشکنجیان کرد دوسێ شەو ڕۆژ ئەسەندانیا ئاویان نادنێ ببوورە ئاو تفاقیان نادێنێ لەوێ دایان بستنەوە جا دوایش دەچن تاق لەو ئێسر وڵاغانە دەدەن و دایانخەن تۆگە لە وڵاتانی پێشکەوت و چاولەکەی حیوان کوشتن ئەساسە بەخۆی جورمە بەڵام ئەوان حتا ڕوحم بە وڵاغەکانیش ناکەن ئەوانیش دەکوژن خۆ دەکرێت بەریان دەنگەڕن بڕۆنەوە بۆ ساحبکەیان یا بخواین فادیان لێ بکەن بەڵام ئەوەندە جینایەتکارن ئەوانیش بە شێوەیەکی زۆر وحشیانە دەکوژن کەواتە سودام هەڵوێستی جەمهوری ئیسلامی یا بە هەر حاڵ ئەو هێزانەی کرد لەسەر مەرزەکانیان داناوە بە تەوری واقع لەگەڵ کۆڵبەران زۆر وحشیانەیە دەتوانم بڵم. بەڵێ کاک برایم دێمە وڵات بینەرێک بە ناوی هاوڕێیانتان لە نێ دەڵێت سڵاو لە خۆت و کەرمەدانی ڕۆژهەڵات دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ یەکەم بە خێراتنی میوانەکەش دەکەم ئەگەر دەوڵەتەکە هینی خۆمان بواە خەمی بێکاری ئەخواردین و دەنگمان ئەگەیش بە جێگەیەک و کەسیش ماڵ و گیانی هەموو ڕۆژ ناخستە خەتەر و بۆ بژیبی ژیانی و ئەوانیش بە ئاسانترین شێوە گیان و ماڵمان ئەبەن و تەنانەت پارەی گولەکەیشمان لێ ئەسێنن هاوڕێیانتان لە نێ سپاس بۆ پەیامەکەیان. بینەرێکی دیکە بە ناوی کارزان سنە دەڵێت سڵاو بۆ میوانەکەتان و بینەرانی بەڕێز بەڕای من ئێران لە ماوەی ئەم 36 ساڵەدا کۆمپانیایەک نەکارێک بۆ لە ئەوانی کورد نەکردووە ئەگەریش کردوویەتی تەنها بۆ بنەماڵەی کەسانێک کە بەسیجی بوون کردوویەتی بۆچی لە تەواوی ئێران تەنها ناوچەستوریەکانی ڕۆژهەڵات کۆڵبەری هەیە تەنها لەبەر ناچاریە و ڕۆژێک نییە کە کاسبکاری کورد نەکەوێتە بەردەست ڕێژی گولە و مافیان پێشێل نەکرێت و گیانی ئەو کەسانە نەگیرێت. کارزان لە شاری سنا بۆ سپاس بۆ پەیامەکەی. بینەرێکی دیکە بە ناوی بەڵای پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو کاکەیان فەرموو. بەڵێ فەرموو. سپاست دەکەم فەرموو. سپاست دەکەم لەسەر تەوەرەی بەرنامەکە چه وتەیەکتان هەیە؟ بەڵێ فەرموو. لەسەر تەوەری بەرنامەکەی و محەممەد نیاز و ذلك هەر مختار لە 36 ساڵە تەمەری زانێ ئەوە خەڵکی کورد بژێ بە هەر نەوعێک بە هەر فێڵێک بە هەر فڵانێک بە هەر شێوەیەک دەنگوشی و دەنگبڕی زیندانین لەگەڵ لە دینیمان دەباتن ئەمە هیچ شت لێرەدا بەداخەوە ئەمە دەبژێ خەڵکی کوردستانی ئێران حیزبەکانی خۆمان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران ئەمەیان پشتووە بەداخەوە ئەوە لێرە کاری خۆی دەکات ئەسلی خۆی تا دەدا 36 ساڵە بە هەر نەوعەت بە هەر شێوەیەک دەمانگوژی زیندانیمان دەکات ئاشکنجەمان دەکات لێمان دەدات برسیمان دەکات تێنمان دەکات هەرچی لەو دنیایی بەسەرمان دێنێت وەری حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئەرکی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات چییە بەڕایەوە؟ بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی قەت بوو. بینەرێکی دیکە کە بە ناوی ئەمەهدی کرماشان پەیامی ناردووە دەڵێت سپاس بەرای بەرنامەی خوبتان کاک موختەرمان مردمە کورد از تشکیل جمهوری اسلامی زیر زور و فشار اقتصادی بودن و هر کرد برای چند هزار تومان کولبری میکنن با اینکه خطر مین و تیر وجود دارد. کاک مهدی لاشاری کرماشان سپاس بۆ پەیامەکەی. کاک برایم بەشێک لە کارناسانی ئابووری لەسەر ئەو باوەڕن کە بەهۆی سیستەمی گەندەڵی کۆماری ئیسلامی چ لەباری سیاسی چ لەباری اقتصادیەوە خۆیان هۆکاری پەرسەندنی ئەو دیاردە کۆڵبەریەن. ڕای ئێوە لەم بارەوە؟ وەڵای هیچ قسەی تێدا نییە وایە کاکە موختار. من پێم وایە گەندەڵی لە ئێراندا لە ناو ڕژیمدا البەتە بە حەدێک هێندە زۆرە، ینی هەموو کەس دەزانی، ینی هەموو کەس دەیبینیەوە و تەبیعەتەن لە هەر حکومەتێکدا و لە هەر حاکمیەتێکدا کە لە هەر شوێنەکە هەیە ئەگەر گەندەڵی هەبوو، ئەگەر دابەشکردنی حادڵانە نەبوو، ئەگەر پلانێرا و بارنامەڕێزی بۆ ژیانی خەڵک نەبوو، ئەگەر ڕەخسە برایم دێمە وڵات پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو.
بەڵێ فەرموو. سلام کاکە. سڵاو بەڕێز، شەوتان باش. سلام کاکە. سپاس دەکەین، فەرموو. ئەحواڵتان چاکی؟ سپاس لەسەر. بەڵێ فەرموو. ئەلو. ئەلو. بەڵێ فەرموو کاکە، فەرموو. ئەلو. بەڵێ فەرموو، دەنگت دەبیستم. کاکی گەمانە نەبن. سپاس دەکەم. لەسەر تەوەرەی بەرنامەکە چ وتەیەکتانەیە؟ خۆتم میوانەکە دەکەم. سپاس دەکەین. کاکە گیان. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو کاک ئیبراهیم، بەبەخشە. بەڵێ ئەوم دەگوت ئەگەر ئەمە بوو تەبیەتەن ئەم تاسیراتی لەسەر ژیانی خەڵکەیە و خەڵک دەرەتانی ژیانیان نابێ، خەڵک کاناتێکە دەبێ بۆ کۆمەلگا بێ بۆ خەڵک بێ پێی ناگا و جواب دەرەوەی نیازەکانی خەڵک نییە و تەبیەتەن تاسیری ئەوەیە کە خەڵک مەجبورە ینی پەنابەری بۆ کۆڵبەری و بە شێوەیەکی دیکە خۆی ژیانی خۆی بەڕێوە بەریت. بەڵام لە پاڵەوە ئاغازادەگان بە ترێلی و بە کانتینێر کاڵا قاچاقەکان کەس لیان ناپرسێتەوە بە پێی ئاخری وتێ 19 ئسکلەی بەندەریمان هەیە کە بێشنازدامەن و دوورن لە تەشریفاتی گومرکی. بەڵێ خۆشەویستان، ئەو ناوبڕەکە لەسەر دۆخی کۆڵبەرانی سەرسنوورە هاوڕێی هاوکارم کاگە دیسی عەبدی ئامادەی کردووە، ئەوەش دەبینین و دێنەوە خزمەتە. ڕسووتامەوە هیچ شوێ سڵاوی دووبارە لە خزمەتی ئەو بەشە لە بینارانی خۆشەویست کە هەر ئێستا بوونە بینەری بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات. تەوەرەی ئەم شەوی بەرنامەکەمان لەسەر کوشتنی کاسبکارانی سەرسنوورە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا و ئێوەش دەتوانن لەو ڕێگایانەوە کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن. کاک ئیبراهیم، دێمەوە خزمەتت. هەروواکە لە تەلەفۆنی ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە ئاماژەیان پێ کردووە، هەروەها پەیامی ئەم بینەرانەش کە لە ڕێگای ئینترنێتەوە بۆیان نردوین بە شێوەیەکی خراپ هەڵسوکەوت دەکرێت لەگەڵ کاسبکارانی سەرسنوور. لەباری دەرونی و لەباری کەسیەتیەوە تا چەندە کاریگەری خراپی لەسەر تاکی کۆڵبەر؟ لەباری دەرونیەوە کاکە موختار بۆ خۆمان ئەو باش دەزانین و هەموو کەسیشەوە دەزانین کە وەختێک گەتۆ بڵێن کەسێک بە خانەوادەیە کوڕەکەی چۆ بۆ کاروان بە کۆڵ یا فەرق ناکە، هیچ لێی مەحلوم نییە داخوا کوڕەکەی بە ساخی دەگەڕێتەوە یان نا، لێی مەحلوم نییە بارەکەی دەگیرە یان نا، لێی مەحلوم نییە وەڵاغەکەی کوژراوە یان نا، نانێکی بۆ هێناوەتەوە یان نا.
ئەمە دەتوانم بڵم ئەم خەڵکانەی کە کوڕیان یا مێردیان یا کەسیان لە کاری کاسبکاری سەرمەرزەکانە وەکو کۆڵبەری نازانم قاسی یەخچێتی کە ئەوەش وەکو کللیمەیەک هەر مەشهورە لە ناو منتقەی سەرسنوور لاوانە ئەم شەوە ئەم شەو ڕۆژەیان ئەم هەفتەیە کە کەسەکەیان ڕۆیشتە بۆ ئەم کارە نانی ڕاحەت ناخۆن شەو بەڕاحەتی ناخەون یعنی ئەگەر وڵاتێکی پێشکەوتوو بووە لەباری ڕەوانیەوە دەتوانم بڵم ممکنە ڕەوانشناس قسەی لەگەڵ کردبانات چونکە حاڵاتی ژیانی حادیان نییە ئەم کاتانە کە بکوڕەکانیان لە کاروانن لەبەرەوە ڕۆژ نییە لە دەیەکەی پەنای خۆیان یان لە شارەکەی پەنای خۆیان یان لە خەڵکی جیرانی خۆیان خەبەرێک نێتەوە کە یان کاروانەکان وڵات بۆ شە دەکەمین کەوتن بەداخەوە کوڕی فڵان کەس کوژرا یا کوڕی فڵان کەس ئەو بە سەر میندا ڕۆی لاقی پەڕی و یا بارەکانیان جیران و سەرۆتەکان هەموو چوو یا وڵاقەکانیان جیران و کوژران و یا خۆیان کەوت نەزیندان و سوزانم هەر بەڵا کە بەسەریان دێ بۆیە لەباری سوزانم تەسیری خراپی ژیانی خەڵک بە تەوری واقع تەسیری کێزا خراپی هەیە و جا بەجگە لە هەمووانە خەڵک ناتوانن بەم شێوەیەش ژیانێکی خۆش بۆ خانەوەدەکان دێمە وڵات پەیوەندێکمان لەگەڵ سڵاو لەبێ و بەڵێ قەت بوو بەڵێ بەداخەوە کاگرێن بینەرانی خۆشەویستیش پەیامی زۆریان نردوو بۆی کەوانیش بەشداری لە بەرنامەکەدا بکەین چەند پەیامی ئەو خۆشەویستانەش دەخوێنمەوە بینەرێک بەناوی سەلاس باوەجانی خۆی ناساند و دەڵێ سڵاو بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات پێرێ جوانێکی تەمەن 20 ساڵان بەناوی فەرزاد میرزایی خەڵکی گوندی قاڵیچە لە خاڵی سنووری شێخ ساڵحی نووسیوە سەر بە ناوچەی سەلاسی باوەجانی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم کوژراوە سەرخۆشی لا بنەماڵە و کەسوکاری دەکەین ئێمەش لێرەوە لە کوستافی ڕۆژهەڵات تیوی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی فەرزادی میرزایی دەکەین و ئاواتەخوازین کە چی دیکە کارەساتی لەو چەشنە نەیەتە پێش بینەرێکی دیکە بە ناوی زرێبار مەریوانی دەڵێت سڵاو بۆ ڕۆژهەڵات تیوی و بەرنامەکەتان لە ماوەی 5 مانگی ڕابردوودا تا بە ئەمڕۆ 35 کەس لە کۆڵبەرانی سەرسنوور بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم کوژراون و بەداخەوەیش کە هیچ ناوەندێکی یاسایی بوونی نییە کە بنەماڵەی ئەو کوژراوانە سکاڵای خۆیانی بۆ بێرن. بینەرێکی دیکە بە ناوی شاهۆ پیرانشاری دەڵێت بەکرێگیراوانی ڕەژیم ئاڕۆحم بە ئاژەڵانی بارکێش ناکەن زۆر جاران پێک هاتووە و گوتویانە بە کاسبکاران کە خۆت بکوژن یا ئەسپەکەت بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش بەڵێ فەرموو بەڵێ فەرموو باشە بەڕێزم فەرموو بڵێ بداخەوە پەیوەندێکی قەت بوو. شاهۆ پیرانشاری لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت خەڵکی هەژار و بێکار لە ڕووی ناچاریەوە دەست بۆ کۆڵبەری دەبن ئەوە نییە کە لە ڕووی خواست و داخوازی خۆیانەوە ئەوەیان هەڵبژار دەبێت ئەگینا کۆڵبەری کارێکی شیاو نییە کە هیچ ئینسانێک بیکات. شاهۆ لە شاری پیرانشار. بەڵێ چەند بینەری دیکە پەیامی نردووە و داواکاری جیاوازیان بووە لە خارج لە تەوەری بەرنامە کەس کە حتمەن دوای بەرنامەکە وەڵامی هەر هەمووتان دەدەمەوە. سپاس بۆ پەیامەکانتان. کاک ئیبراهیم کوشتنی کاسبکارانی سەرسنوور بە شێوەی ئۆتۆماتیک دەچێتە خانەی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤەوە تا چەندە ئەم پێشێلکاریانەی کە کراوە لە خاڵە سنوورجەکانی کوردستان گەیەندراوە بە ناوەندەکانی پارێزەری مافەکانی مرۆڤ ئایا کەمکاری نەکراوە؟ وڵا قەتەن کاکە مختار کەمکاری کراوە بەڵام جارێ بەر لەوە ئەوەی بڵم کە مافی مرۆڤ لە ناو ئێران و لە حکوومەتی ئێراندا ئەسڵ وجودی نییە. تۆ ئەگە چاو لە جامعە ئێران بکەی و چاوتە تایبەتەن لە کوردستان بکەیەوە باسێکە ئێستاش کردمان ئەسەن مافی مرۆڤ معنایەکی ئاوا وانشی نییە لە ئێراندا لە هیچ بارێکەوە مافی مرۆڤ ڕحیات ناکرێ. ماف یعنی ئینسانێک مافی هەیە لە هەموو ئیمکاناتێکی ئەم وڵاتە کە تێدا دەژی سەعات بەش بێ
چ لەباری ژیانەوە چ لەباری یاقوقەوە چ لەباری ڕاگەیاندنەوە چ لەباری بەیانەوە ئێنی لە هەر بارێکەوە ئەو حەقی هەیە لەم وڵاتەدا بەشدار بێ بەڵام زۆر بەداخەوە نەک تەنها ئەوە نییە باسی کۆڵبەرانمان کرد کە هێزەکانی سەرکوتگەری ڕژیمی جەمهوری ئیسلامی لە مەرزەکان خەڵک دەکوژن لە توولی ئەم چەند ساڵەدا کە خەڵک دەکوژن تا ئێستاش نەبیستراوە و نەبیندراوە جارێک لە جاران فەرمەندەی فلان پایگایان فلان سەربازی کە کەمینی داناوە بۆ کاسبکاران لێ پرسرابێتەوە تۆ ئەو ئینسانت بۆ کوشت خۆی ئینسان کوشتن هەروە حاسان نیە ئاخر دەبێت ئەوڵەن دادگایی بکرێت دووبارە وەکیلی هەبێت دیفاعی لێ بکە بۆ شایانیەوەی بیکوژی چی کات چ گوناحێکی کردو غیرەزەوە کە بە کۆڵ خەریکە منداڵەکانی خۆی بەخێو دەکات بەڵام دەیکوژی نەک تەنها خۆی دەکوژی سەروەرت و سامانەکەشی داگیر دەکات هەچەندێکی هەیە جا ئێسترێکە وەڵاغەکە یا کۆڵەکەیەتی یا شتێکە بەڵام لێپرسینەوە تا ئێستاش بۆ یەک جاریش لە کەس نەکراوە ئەم خەڵکە بۆ دەکوژن هەر ئێستا بینێرە خۆشەویستە تەلەفۆن دەکات دەڵێ فلان کەس کوژرا لە فلانجێ ئەخر کەسەکەیە بپرسیتەوە لەوە مافی ڤرۆ لەکوێ و لەکوێ داوا دەکا کە ئەم کەسە ئەو کەسەی کوژ دەبێت دادگایی بکرێ بۆ کوشتی لە وڵاتانی پێشکەوتو لە وڵاتانی دنیاگە پۆلیسێک کەسێکی دەکوژی بە هەر دەلایلێک دەبێت لە پێش هەموو شتێکدا بگیر درێ و محاکەمە بکرێ دادگا بڕیاری لەسەر بدا ئەم کەسە تاوانبار بوو ئەگە تاوانبار بوو بۆ دادگایی نەکرا بۆ لە دادگا محکوم بوو بۆ کوژرا بەڵام هیچێک لەوانە لە ئێراندا بە تەوری واقع وجودی نییە ئەمە کە چ دەنگدانەوەیەکی بووە لە توولی چەند خریاندانە من نازانم دقیق لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام کەسێک بناوی ئەحمەد شەید وەکو دیاریکراوی بۆ مافەکانی مرۆڤ لە ئێراندا و لێ کۆڵینەوە لە زیندانیانی سیاسی لە خەڵک لە پێشێرکردنی مافەکانی مرۆڤوانە دیاریکرا بەڵام جەمهوری ئیسلامی ڕێگای پێ نادا هەڕەشەی لێ دەکات ئیجازەی پێ نادا ینی ئیجازەی کەسانێکی وەکو ئەحمەد شەید کە بیشتای خۆی بێ بگەڕێ لەسەر سنوورەکان خەڵک بۆ دەکوژرێ مافەکانی مرۆڤ چۆن پێشێرکراون ئەسید بۆ بە چاوی ژناندا دەکرێت نازانم بۆ بە زۆر لیباس لەبەر ژنان دەکرێت بۆ چێک خەڵک لە توولی ئەم ساڵدا ئەوەتی ڕوحانی هاتۆتە سەرکار چەندین کەس ئیعدام کراون ڕۆژ نییە چەند کەس ئیعدام نەکرێن کەسەکەیە بپرسیتەوە بۆ ئیعدام دەکرێن ئەو جرمەی کە ئەوان خەڵکی لەسەر ئەدام دەکەن جرمی سیاسی خۆ لە هیچ دنیایەکی دین ئەمڕۆدا خەڵک لەسەر بیر و باوەڕ و لەسەر بۆچوونی سیاسی خۆی ئەدام ناکرێت ئەوان نەتەنیا دایانگرن و زیندانیان دەکەن ئەدامیشان دەکەن بەڵێ مافی مرۆڤ لێ دەپرسرێتەوە بەڵام بە نەزەری من ئەوەی کە دەبێ بکرێ نە بە نەزەری من نە جەمهوری ئیسلامی ئیجازە دەدا و نە مافی مرۆڤی دنیاش ئەوەندە بە نەزەری من دوایە مەسەلەیە کەوتووەکە لە قاو بدا و لێی لە هەڵا بدا و جەمهوری ئیسلامی ڕۆژ تا ئێوارێ و هەموو سەحاتێک پێشێلکردنی مافی مرۆڤ جوزی کاریەتی. بەڵێ کاک برەیم دێمەوە خزمەتێت بینەرێک بە ناوی کاروان ساوجی دەنووسێت سڵاو دەستان خۆش بۆ بەرنامەکەتان من لەسەر ئەو باوەڕم کە تا تێڕوانینی ئەمنیەتی لەسەر کوردستان بوونی هەبێت ئەو دیاردەی کۆڵبەریە هەروە دەمێنێت و درێژەی هەیە چون ڕژیم کوردستان بە مڵکی خۆی نازانێت بۆیە سەرمایە گوزاری تێدا ناکات. کاروان لە ساوجی مەریوان. بینەرێکی دیکە بە ناوی داڵەمێز لە ئەسکۆڵی مەریوان دەڵێت لە ساڵی 1383 هەتاویدا چەند کەس لە خزمەکانم خەریکی کاسپی بوون لە مەرزی پیرانشا و دۆڵەبێ. کەسێکی پاستەر بە ناوی باقی مامۆڵەیی پێوتبوون خۆت بکوژن یا ئەسب و قاترەکانتان. ئەوانیش لە ڕووی ناچاریەوە وتبوویان وڵاخەکانمان بکوژە. جاش و پاسداران ڕژیم بە جێگای محاکمەکردنیان تەشویقیان دەکەن. داڵەمێز لە ئەسکۆڵ. بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێ بێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. باشە بەڕێزم فەرموو. بەڵێ بداخەوە پەیوەندێکی قەت بوو. بینەرێکی دیکە بە ناوی کە نەینووسیوە لەکوێ بەڵێ کاروان پیرانشاری
هیچ کەس خۆی حەز ناکات 100 کیلۆ یا 150 کیلۆ لەسەر کۆڵی خۆی بنێت و بە هەوراز و نشێواندا کە دەزانێت تەقەی لێ دەکرێت و ئەگەری کوشتنی هەیە کاری وا بکات و گیانی خۆی بخاتە مەترسیەوە. بەڵام کە بیری برسیەتی ژن و منداڵەکەی دەکاتەوە خۆی دەخاتە ئەو هەمووە مەترسیەوە. کاروان پیرانشاری لە شاری پیرانشار. سپاس بۆ پەیامەکەتان. حەمید کە نەینووسیوە لە کوێوە پەیامەکەی نردووە دەڵێت نەبوونی حیزبەکانی وەکو کۆمەڵە و دیموکرات لە ناوچەکانی کوردستان وای کردووە کە جاش و بەکرێ گیراوانی ڕژیم بە ئاسانی هاتوچۆ بکەن و کەمین بۆ کاسبکاران و خەڵکی هەژار و کەم دەرامەت دابنێن. ئەگەر حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات بوونیان هەبێت ئەوان ناتوانن بەو ئاسانیە بێن جادە و شوێنە گشتیەکان بگرن. داواکارم کە هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەتایبەت کۆمەڵە و دیموکرات بێنەوە خەبات لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بکەین. حتمەنەکە ئێمە هەر خەبات لە کوردستانی ڕۆژهەڵات دەکەین و استراتژی ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات هەر کوردستانی ڕۆژهەڵاتە. کاک ئیبراهیم، پێتان وانە کوردستان لە چاو ناوچەکانی دیکەی ئێران کەمتر بایەخی پێ دەدرێت جیاواز لە مەسایلی اقتصادی و چاوی ئەمنیەتەکەی کۆماری ئیسلامی لە بە هەموو شێوازێک کەمتر بایەخی پێدراوە؟ بۆ وێنە مەسەڵەن ئێستا بینیت هەر لە جنوبی کوردستانەوە تا ئاگادە شماڵی کوردستان دارستانەکان دەسووتێن. بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ ئاوڕێکیان لەو کارەساتە نەداوەتەوە. وڵا مەحلومە کاکە موختار، چونکە جەمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە ئەم کێشەی لەگەڵ کورد هەبووە. کوردیش حاضر نەبوو بە تەوری واقع حاکمیەتی جەمهوری ئیسلامی قبول بکات و ئێستا کە قبوڵی کردووە لە ڕووی ناچاریەوە، یعنی تەوازونی قوایە، هات داگیری کرد، هات تۆپبارانی کرد، بۆمبارانی کرد، خەڵکی کوشت، دەستە جەمعی خەڵکی قەتڵ عام کرد لە زۆر جێگا. بۆیە جەمهوری ئیسلامی هەموو کاتێک و هەموو ساتێک ئەوە دەزانی کە خەڵکی کوردستان ئەو حاکمیەتەی کە ئەم دەیکا و ئەو نابەرابەری و سەرکوت و وحشیگەریە و سوزان و کوشت و بڕۆیەکە لە کوردستان دێکا قبوڵی ناکە و قبوڵیشی نەکردووە تەبیاتەن. هەر بۆیە بەڵێ ئەگە چاو لێ بکەی زیاد لە هەموو ناوچەکانی دیکە کوردستان میلیتارەیە، میلیتاریزە کراوە بە تەوری واقع. ئەخە زۆر شاخی زۆر بەرز لە هەموو شار و دەیەک دوور ئێستا پایگای لەسەرە بۆ تەبیاتەن بۆ سەرکوتێدی بۆ زادە و بانەکانی کوردستان ئێستاش ڕۆژ نییە نەبوون نە قەتڵگای سوزان خەڵک لەبەر خراپی جادەکان و لەبەر تەنگەبەری و جادەکان و تەسادوفاتی ماشێن. بۆ لە کوردستان دەبێ ئەگە کەسێک نەخۆش دەبێت لە مەسەلەن لەسەر دەشتەوە هەڵی بگری بیبێ لە ڕزایە حەملێکی سادە بکرێ یا لە تەورێز دەبێ حەملێکی سادە بکرێ. بۆ دکتۆری کەمە ئێران خۆ باشترین دکتۆرەکانی سوزانم ئەو منتەقەیە لە ئێراندا هەن، خەڵک لێرەوە خەڵک دەبا بۆ برینداری خۆی یا کەسی خۆی لەبارەت تاران ئەمەلی دەکاوانە، بەڵام بۆ دکتۆر لە کوردستان دانانێت. دەلایلی زۆرن، بەڵام هەموو دەلایلەکانی ئەوە کە ئەم بە هیچ شێوەیەک پێشکەوتنی کوردستان و یا ڕشتی سوزان خوێندەواری و ئابووری و کۆمەلگایەکی ئازاد و مەدەنی و ئەوانە لە کوردستان نە ڕۆژی ئەوڵ چاوی پێ هەڵاتوە جەمهوری ئیسلامی و نە ئێستاش چاوی پێی هەڵدێتەوە تەبیاتەن. هەر بۆیە ئەوەی کە بە کوردستان بە دیاری دەهێنی هەمیشە پایگەهای نیزامی، سەرکوت، وحشیگەری، تۆقاندن، ترساندن، زیندانیکردن، ئێعدامکردن و زازگە لە هەموو ئەوانە دیاردەیەکی زۆر سوزانم وحشەتناکی کە جەمهوری ئیسلامی لە کوردستاندا پەرەی پێداوە مەسەلەی مەوادی مەقەدیر و ئالوودەکردنی جوانانی کوردە بە تەوری واقع. بۆیە بەڵام پێم وایە جەمهوری ئیسلامی ئاگاهانە جەنگەڵەکانی دەسووتێنیت، سوزانم شاخەکانی تۆپباران دەکا، دێیەکانی چەکدار دەکا بە پوڵ و بە سوزانم بە فریودان و بە سیجگرتن و جاسوس دروستکردن و یعنی هەر شتێکی کە بۆ جەمهوری ئیسلامی باش بێتە بێتەن ئەوە دەکاوە نەک بۆ خەڵک، نە پێشکەوتنی ژیان و دەرس و بردنەسەری سوزانم ارتقای سیاسی و سەوادی خۆیان لە کوردستاندا.
هەر بۆیە مەسەن لە زیەکی وەکوشیناوێ بۆ زیاد لە هەموو جێیەک مەدرسەیە کچان دەوێت ئاور دەگریت بۆ ئەوەندە کچە دەست تا ئێستاش جوابیان پێ نەداونەوە بیمەی منداڵە مەدرسەیەکان کواچی بەسا چی جوانکارێکیان بۆ کردن چ قەرەبوو یاکیان کردنەوە یا چه قەرەبوویەکی ئەو خەڵکان دەکاتەوە کە دەیان کوژیت لە شوێنەکان و شارەکانی بەڵام بریندارانی شەڕی سووریە دەباتە باشترین ماسانەکانی تاران تێمارەکرێن بریندارانی شەڕی سووریە دەبات لە ئێران ئارزیان دەکا و خەڵکی کوردستان دەبات لە سووریە بە کوشتیان دەدا و ئیمکانات و سەرۆت و سامانی ئێران دەبات لە حیزبوڵای لوبنان و لە شیعەکانی یەمەن و شیعەکانی عێراق و لەوە بە فێڕۆی دەدا و بۆی مەسەلەیەک نییە و وەیا ساڵەها تەواوی سەرۆتی ئێران لە بارنامەی چەکی ئەتۆمی خەرج دەکا بەڵام ئەوڕۆ زۆر ڕەحەت دەبری دەشتە دەرێ ینی تەسلیم دەبێ و بۆی مەسەلەیەک نیە جوابی خەڵک بداتەوە من بووام کرد سەرۆت و سامانیەوەم چ لێ کرد وەیە لە پێناوچیدا ئێوەم فەقیر کرد و ئێوەم بێکار کرد. بەڵێ کاک برایم دێمە وڵات بینەرانی خۆشەویستیش پێیان هێناردووە کە بینەرێک بە ناوی کۆسەڵان لە ئاوایی سلێن سەر بە ناوچەی هەورامانی تەق دەڵێت لەگەڵ سڵاو و ڕێز و بەخێرهاتن و دەستخۆشی لە هاوڕێ ئیبراهیم دەکەم بە بڕوای من سەرمایەداری بوونی کۆماری ئیسلامی کە بووە بەهۆی بێکاری و هەژاری لە ڕۆژهەڵاتی کوردستان کە سیاسەتی کۆماری ئیسلامیە بووە هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر بە ناچاری بشتنە سەر سنوورەکان و کۆڵبەری بکەن. کۆسەڵان لە ئاوایی سلێن سەر بە ناوچەی هەورامانی تا سپاس بۆ پەیامەکەی. ماردین کە نەینووسوێت لە کوێوە پەیامەکەی ناردووە دەڵێت لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا جموجۆڵێکی زۆر لای هێزەکانی ڕەژیم دەبینین. ئەمەش وا دیارە هەوڵێکی زیاتر دەدەن بۆەوەی کە کوردستان زیاتر میلیتاریزە بکەن بە بیانووی بوونی پێشمەرگە لە ناوچەکانی کوردستان. ئەمە سیاسەتێکی نوێیانە کە هەر لە کرماشان و هەمەدان و باخی شوێنەکانەوە نیرو دێنن بۆ کوردستان خەڵکی کورد دەبێت وشیار بێت و چاوەدێری ئەو پیلانانەی ڕەژیم بکات. سپاس بۆ پەیامیان بینەرە خۆشەویستەش. هاوڕێ 72 دەڵێت بە بڕوای من هەموو خەڵکی کوردستان بەتایبەت شارەکانی مەریوان و بانە لەسەر ئەو باوەڕە بوون کە شارەکانی مەریوان و بانە دەکرێنە ناوچەی تجاری یا منتەقەی ئازادی تجاری بەڵام ڕۆحانی هاتە کوردستان و هیچ دەستکەوتێکیشی نەبوو. ئەمەش پەیامی بینەرێکی دیکە بوو و داواکاریەکەشی بەسەر چاو دوای ئەوەی کە بەرامەکەمان تەواو بوو حتمەنەکە بۆتان جێبەجێ دەکەین. کاک برایم لە پەیوەندیمان لەگەڵا بەڵێ کاک برایم ئەو کێشە و گرفتە یاساییانە چین کە لە پێش کاسبکارانی سەرسنوور و کۆڵبەراندا بوونی هەیە بەڵام پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە ناوبڕێکی دیکە دەبینین و دەینەوە خزمەتتان.
بەڵێ کاک برایم پێش ناوبڕەکە و پرسیارم کرد وتم ئەو کێشە و گرفتە یاسایانە چین کە لە بەر کاروباری یا چالاکی کۆڵبەرانی سترەسوونردابوونی هەیە. کاکە مختار کێشە و یاسایەکان ئەوانن کە هەروەکو کوتمان هیچ یاسایەکی باش کە دەتوانێت جوابگۆ یا جوابدەرەوەی ژیانی خەڵک بێن نییە لە ئێراندا و کۆڵبەرانی شەرحێنیشت کۆڵبەرانیش هیچ بیمەیەکی بێکاری شاملیان نابێەوە یان نین بیمەنین ئەسڵەن کە بتوانن لەم ڕێگایەوە شتێک بکەن وەیە وەختێک بیمەنین بریندار دەبن لاقیان دەپەڕی فەرزکەین زۆر کەسم دیوە من لە کوردستانی ڕۆژهەڵاتەوەتن لە کوردستانی باشوور لاقیان تێکدۆتەوەری بە قەرز و قۆڵە هیچ ئیمکاناتێک گۆیا ناوەندێکیش نییە پژێندێکیش نییە کە بەوانە ڕابگا کە بتوانین جوابگۆ یا جوابدەرەوەی ئەوانە بێەوە یا لانی کەمەکەی کە بەگولەی سەرکوتکەرەکانی ڕژیم بریندار دەبن یا لاقیان دەپەڕی یان شتێکیان دەبێت ئورگانێک بێ شوێنێک بێ کە دەباری قانونیەوە جوابیان بداتەوە کە یان بۆیان ببژێرێتەوە یان قەرەبووی بکاتەوە یا هیچ شتێک لەوانە کەواتە وەختێک بیمەی بێکاری نییە وەختێک بیمەی ئینسانەکان نییە وەختێک بە قەولی لەوانە پێ دەڵێن فشەکرانی ینی بیمەنین کەواتە هیچ شتێک شاملیان نابێت بۆیە تەنەهارەوە نییە کە ئەو ژیانە تاڵە بۆیان هەیەوانە بە تەوری واقع نیگەرانیەوە ناخدەی باشە دوایی چی بکەن چۆن خۆیان چارە بکەن چۆن کێ جوابیان بداتەوە لەکوێ بتوانن هاوار ببەرن بۆ ئۆرگانێکی دەوڵەتی کە بتوانانی کارێکیان بۆ بکە بەڕێ کێشەی قانونیان زۆرەوە پێم وایە کە یەکێک لە داخوازەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش دەبێەوە بێکە تاکەی خەڵک بێبیمە و بێدەرەتان و بێ هیچ ئۆرگانێکی نیشتیماعی. بەڵێ کاک برایم بینەرەکە چونکە بە جۆرەی وەڵاممان داوەتەوە دەڵێت سوالی ئەز مێمان دیرم ئەڕاچ و کورد وە خاتر لۆقمەی نان کوشن هیچ کەس دادگاهی نییەکەن لەناو جمهوری ئیسلامی مەگە کورد جۆزە خاکە ئیران نییە حەقە هیچی نەیرن چرا مەناتەقە کورد خاڵی لە شرکەت و کارخانە هەست. بەڵێ ئەو پرسیارەکەی بووە. بەڵێ لە نێو قسەکانمان زۆرمان ئیشارە بەوە کرد بەڵام جمهوری ئیسلامی ئەو بینەرە خۆشەویستەش دەبێەوە بزانێت کە هیچ کاتێک ئامادە نییە و حاضر نییە ئەم سەرمایە ئێران بۆ خەڵکەکەی خۆی ئێرانیش سەرف کاتجا نەخوازە بۆ کوردستان کە کێشەیەکی تایبەتی دیکەشی هەیە لە دوو ڕوانگەوە لە ڕوانگەیەکەوە ئەوە جارە خەریکە پەرە دەدا بە مەسەلەی شیعە و سوننە کە کورتنەیە بۆ خۆی دەوڵەتێکی شیعەیە و ئەمە کێشەیەکی دیکەی هەیە ئێمە نەتەوەیەکی جیاوازین ئێمە داوای سربەخۆی خۆمان دەکەین ئێمە داوای سوزانم وڵاتی خۆمان دەکەین و کێشەیەکی دیکەش لەگەڵ کورتکەیەتی ئەمەیە کێشەیەکی دیکە کە لەگەڵ کورتەیەتی کورد ڕۆژی ئەوەڵ من لە قسەکاندا ئیشارەم پێ کرد کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار یەک دنیا خەڵکی کورد داخواستی خۆی هەبوو مافی سەرەتاییەکانی خەڵکی کورد چەندین خاڵی تێدایە بەرابەری ئینسانەکان جودایی دەوڵەت لە مەسەب چزانم دابشکردنی سەرروت سامان بە شێوەیەکی یەکسان ڕەخساندنی هەلیکار دامەزراندنی خەڵک خوێندن مەدرسە ڕێگاوبان دکتۆر یعنی هەموو ئەوانە کە کورد ئەو کاتەش لە جمهوری ئیسلامی داوا کرد جمهوری ئیسلامی یەکێک لە دەلایلەکانی کە فەورەن حملەی کرد بۆ سەر کوردستان سەرکردنی خەڵکەوە بوو کەواتە بینەری خۆشەویست دەبێت ئەوە بزانێ کە ئێمە نابێ هیچ چاوەڕوانێکمان لە جەمهوری ئیسلامی بێ کە بە سەرمایه‌گوزاری بکات لە کوردستان کارخانە بێنی بۆ کوردستان خەڵکدا بمەزرێنی خۆ ئەو بینەرە خۆشەویستە بۆ خۆی لە من زۆر باشتر دەزانی بەدەیان و بەسەدان کوڕ و کچی جوانی کوردستان دانیشگاشیان تەواو کردووە دەیان نامەزرێنی مەگەوە گوتم بنیادی شەید بێ خانەوادەی شەید بێ یا جانباز بێ و یا بەسیج بێ بەگینا دەرسەکانیشان دەخوێنن بە قەرز و سوزانم بە ژیانێکی زۆر سەخت دەرسەکانیشان تەواو دەکەن بەڵام تا ئێستادایان نەمەزراندن کەواتە چۆن کارخانە دێنی بۆ کوردستان بینەرێک لە وەڵامی ئەو بینەرە خۆشەویستەکە لە شاری کرماشانە ئەو پرسیارەی کردبوو دەڵێت جمهوری ئیسلامی لەبەر خاتر ئەوە سرمایە گوزاری ناکات لە کوردستان بۆ ئەوەی کە بەسیجگیری زیاتر بکات و خەڵک محتاجکە بە جمهوری ئیسلامی. بینەرێکی دیکە بە ناوی هەڵۆ کە نەینووسوێت لەکوێ پەیامەکەی ناردووە سڵاو میوانی بەرنامەکەتان دەکەم
بەڕاستی ماوەیە کە هێزەکانی کۆماری ئیسلامی بێت هەبێت لە مەرزی نەوسو و پاوە هەموو شەوەیەک هێرش دەکەنە سەر کاسبکاران و ڕێگەیان دەگرن و نایڵێن کار بکەن. کاگ ئیبراهیم ئاوڕێن هاوکارم ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە لە یەک دقەدا ئەگەر وڵامی ئەم پرسیارە بێت تۆ سپاس دەکەین چی بکرێت بۆ ئەوەی ئەم دیاردەیە لەمە زیاتر کارەساتی لێ نەکەوێتەوە ئەرکی کۆمەلگای مەدەنی و جەماوەر بەگشتی لە کاتی ئاڕوودانی کارەساتی کوژرانی کاسبکارێک یا چەندین کاسبکار دەبێت چی بێت؟ بەڵێ وەڵام پێم وایە خەڵک زۆر باش دەزانین تەجروبەشیان هەیە بەڵام باشترین شت بۆ خەڵکەوەیە کە لە هەر کاتێکدا لە هەر ڕووداوێکدا خەڵک احترازی خۆیان بکەن داوای حەقی خۆیان بکەن سوزانم کۆمەلگا دەبێەوە دەنگ بێت دەبێت داوای بکەن کە ئەم کەسە بۆ کوژرا لەسەر چی داوای دادگایکردنی جینایەتکاران و قاتڵانی ئەو کەسانە بکەن کە دەکوژرێ و ڕێکخراوەهای مەدەنی دەبێت وەجواب بێن کۆمەلگای مافی مرۆڤ لە کوردستان پەرە پێ بدەن و دروستی بکەن و احتراز بە جەمهوری ئیسلامی لەسەر نەخەتە ناخەڵک کوشتن لەسەر سوتانی ژینگە و خراپکردنی ژینگەی کوردستان و جەنگەڵەکان و تۆپبارانکردن و لەسەر هەموو ئەوانە پێم وایە دەبێت خەڵکی کوردستان چیلی کە دەست لەسەر دەستدانەنێ و بە قەولی کوردیش دەڵێن مست لە مست دەگەڕێتەوە خەڵک دەبێت خۆکەوی. سپاس دەکەین کاک ئیبراهیم بەوەی کە باشتر بوو لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا و ئاخرین پەیامێک کە هێستا بەدەستم گەیشتووە و بینەرێک داوای کردووە کە لەسەر مادەی هۆشبەر بەرنامەمان بێت و لە درێژەدا دەڵێت جمهوری ئیسلامی کاری بەسەر فرۆشیارانی مادە هۆشبەرەکان نییە و بەریان پێ ناگرێت. بەڵێ سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە و هەروەها سپاسی هێمن سیروان شەو بۆ کاروانی 84 دەکەین بۆ ئەوەی کە پەیامیان بۆ ئێمە ناردووە و بەشداریان لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا کردووە ئەو خۆشەویستانش کە پرسیار و داواکاریان بۆ حتمەنە کە دوای تەوابوونی بەرنامەکە تا چەند دقەی تر من وەڵامی ئێوە خۆشەویستان دەدەمەوە و داخوازیەکانتان بەسەر چاو و بەسەر سار جێبەجێ دەکەم تا پێنجشەمەی داهاتوو و تەوەرەیەکی دیکەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات هەر شاد کامەران و بەختەوە بژین و ماڵەوە.